ئێمە باوەڕمان کە بە ئیسلامەکە هێناوە واتە دوای شایەتمان هەنانمان ڕازیبوونمان بۆی خی پەروەردگارمانەوە محەممەد عەلەیهی سەڵات وسەلام پێغەمبەرمانە و ئیسلامیش بەرنامەکەمانەواتە ئێمە تەسلیم بەم دینە بووین کە قوبوڵمانە ئەوەی تایەتی وەریگرین ئەوەی کە فەرمانی خی پەروەردگار و لە قورئانە هاتووەکو باسی زیناکە باسی کردووە فەرمێ ئینەه کانە فاحیشەتە وەساءە سەبیلە شتێکی زۆر ناشرین و قێزەونە و ڕێگایەکی زۆر خراپیشە کە خی پەروەردگار ئەوەندە بەو شێوە وەسفی کردبێ ئەجا بش فەرمێ وەلا تەقرەبو الزینە توخنی مەکەونەوە نزیکی مەکەونەوە معناوە حتممە بێ ئەمە خۆی لێ بپارێزین و دوورکەوینەوە لێ وە چونکە شتێکی فاحیشەیە وەساءە سەبیلە هەردووچی هەیە بەڵام ئەگەر بمانوێ بۆچی بزانین ئەمە وایە هەر لە بەرەوە نییە کە بڵێ مناڵی زۆڵی لێ نەبێ ئەجا ئەوەش مناڵی زۆڵی لێ نەبێ خۆی ئیسلام نهاتۆ بەس بۆ ئەو شوێنێک کە ئەو مەسیحی لێ ئەو پرسیاری لێ کردووی ئەم هەموو زڕیەت تێکەڵبوون ئەم هەموو کێشانێکە لە زیناوە دروستە بن خۆر لە ئەفریقا دروست نابن یا لە ئاسیا ئەوەی کە لە ئەوروپا دروستە بێ هەر لە ئەوروپای ڕۆژهەڵاتیش دروست نابێ ئەوی کە لە لەندەن و لە ئۆسلۆ دەستۆکۆڵم ڕووەدا هەر بە هەمان شێوەیە تەبان چونکە ناشێوا بزانی نەگەر لە شوێنێکە پێشکەوتنی طبی باش بوو بڵێ لەم شوێنەی ترە پێویستە ئەم حکومە لا بدرێ ئەم حکومە هینی هەموو تەمەنی نەوەکانی مرۆڤایەتیە یەکەم زینا خۆی خی پەروەردگار کە حرامی کردو حرامکردنەکەی موافقەتی فیتڕەی هەموو ئینسانێکی سەرڕاست و پاکە هەموو ئینسانێک کە خۆی بە پاکی هاتووە سەرڕاستە لە ئینسانیەتیە و غیرە ئەیگرێ بەرامبەر بە ناموس و ئەبەوانەی ئەوە حتمما گومانی تیانە کە ئەم شتەی پێناخۆشە زینای پێناخۆشە کە لەگەڵ دایکی بکرێ لەگەڵ خوشکی بکرێت لەگەڵ کەس و کاری بکرێ یان ئەو بڕوا ئافرەتانیان ئەو بەرامبەر ئافرەتانی خەڵکی تربیکە یعنی حتا حیوانات لە ناوخواانە زۆر لە حیوانات جگە لە بەراز هەمویان غیران لە یەکتری هەیە کە شەڕیانە بێ جاری وایە لەسەر مینەکانیان پاشانەوەی کە ئیڵێن نەسەب تێکەڵبوون ئێمە خۆ گاو گۆلک نییە میسانان بە شەریەتە هەمووی حسابی بۆ نەسەبەکانیان کراوە ئەم نەسەبە لە ئیسلامە ئەحکامی بۆ دروستە بێت ئێ باشە نابێ بزانرێ ئافرەتێک زینای کردووە لەگەڵ پیاوێکی تر ئەو پیاوە تۆوی کردوتە ئەمە مناڵێک لەم بووە ئەم مناڵە هی کابراایکی تر ئەم بۆ بەخێویکە بۆچی لەسەر ئەم حساب بێ دوای میراتی ئەمیش بگرێ ئەم ڕەنجەدا لە ژیانە ئەویتر ڕۆیشتووە دوو لە ڕێوە سەرسەریەکەەوە ڕۆیشتووە ئەمیتر بۆچی ئەم ڕەنجە ئەدا و دوای میراتی ئەمبەر ئەم زۆڵیان بکەوێ ئەوەش دیسان علاقی هەیە بەسەرەوە کە نەسەبەکان نابێت تێکەڵ یەک بکرێن چونکە هەرێکە پێویستە خێزانی خۆی ئەپارێزێ و ئەو خانەوادەی خۆی بە شێوێکی گشتی ئەپارێزێ هەروەها ئەو مافانەی کە بۆ مناڵی شەرعی هەیە پێویستە هەروە بپارێزرێت کە مناڵەکان هەموو زۆر بوون و کەس نەیزانی باوکو و کەس و کاریان چێن ئەو کاتە حتمما ئەو مافانە هەموویە فەوتێن پاشان زینا بە طبیعەتی حاڵ لە ئەوروپا ژوایە خێزانەکان هەڵەوەشێنێ خێزان نامێنێ زۆر لە زۆر شوێنەکە کە لە ئەوروپا ئەم زینایەتیایە بەو شێوە بەربڵاو بووە وەکو هۆڵەندا بۆ نمونە ئەبینی خێزان نەماوە نێرومەیەک پێکەوە ژین و چێژی جەستەی لە یەکترەکەن و هەر وەختێک لە یەکتر تو ڕەبوونیا پێکەوە نەگونجان ئەڕۆن هەرێکە ئەویان بۆ لای نێرێکی کەویان بۆ لای مێینەیەکی تر بۆیە تاتشەر کە ڕئیس حکوومەتی بەریتانیا بە ساڵی 1970 ئادەی پیشانم بم بزانم کە ئێوەڵێن کۆمەڵگەی بەریتانی کامەیە کۆمەڵگەک نێرومەیەک پێکەوە ژین لە ماڵێکە کەس ئامادە نییە زۆڕێت بخاتەوە کەس ئامادە نییە کەس و کار وەرگێ و بیگرێتە لای خۆی کەس نایە وەکو خێزان بژی ئەیانە هەروەکو متعەیەکی جنسی لەگەڵ یەکترا بژین و هەر وەختێک ویستیان جا ببن و تەمانەوەی ئیسلامیشەوەی ناوێت چونکە هەموو خێزانێک هەڵەوەشێ ئەگەر هات و زینا کەوتە ناویانە و ئەو چیرۆکانەش ئەگەر بەڕێزانە و چیرۆکانە بخوێنەوە کە خێزانەکانی ئەوروپا چۆن هەڵەوەشێن لە رووسیا بۆ نمونە لە رووسیا و خێزانانە چۆن پارێزگاری ناموسی خۆیانەکەن پێشیان قوڵ نییە خوشکیان یا دایکیان پیاوێکی غەریبە بێنێتەوە بۆ ماڵ لەگەڵەوەشە کە باوەڕیشان بە دین نەبێت هەروەها پاراستنی ئەم ئینسانانە لە نەخۆشی معقول کابراایەگە ڕۆیشتووە چەندین زینای کردو لە شوێنان یا ئافرەتێکی کە چەندین زینان لەگەڵ کردووە نەخۆشیەکانی هەڵگرتون وەکو ئایدز کە 20 ملیۆن ئینسانی کوشتووە و مهددە بۆەوەی کە زۆرترین نسبەتیش خەڵک بوژە بەڵە ڕاستە لە ئەفریقایەکەمە بەڵام خۆ وڵاتانێکی تریش هەیە هەر لە وڵاتە ئەوروپاییانە ئەژین و
دیسان ئەو نەخۆشە گەورانان هەموو تایە جگە لە زوهری و سەیلان و سفلس و ئەمانە و هەر ئایدزەکە خۆی لە ساڵی 2006 45 ملیۆن ئینسانی تهدید کردبوو لە جیهانەکەەوە کوژران مردن بۆ سەبەبە 20 ملیۆنیان مردن دوایەوە بەردەوامبوونیشی ئەگەر هەروکو ئێستا بڕوا 301 ملیۆن ئینسان هەڕەشەی مردنی لێکرە بەس بە ئایدزەکە و لەسەر مستەوای هەموو جیهان ئایدز چوارەمین نەخۆشیە کە چوارەمین سەبەب بۆ مردنی بەشەریەت چ عاقڵێکیش بیر لەما کاتۆ کە ئەمەی بەسەرابێ و هەر وەختێکیش کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمێکار قەومێک زینان لەناو بڵاو بۆەوە حتمەن ئەو کاتە تاعون و نەخۆشی تری وا بڵاو بێتەوە لە ناویانە کە لە نەوەکانی ڕابردویانان نەبووە ئایدزی ژێچەکە لەو نەخۆشانە کە بەو شێوەیە ئەو خەتەریاتی لەسەر هەیە هەروەها بە نیسبەتی کەرامەتی ئافرەتیشەوە پیاو بە پێی سروشتی خۆی پیاو ناگەڕێ لە خۆشەویستی پیاوە گەڕێ لە جنس ئەو خۆشەویستی تعبیرکردنەوە هەموو ئەدەبیاتانێک کە ئەبینین لە هەموو شعرانەیە و هەموو غەزەلێک کە پیاو دایناوە لە هەموو زمان و قەومەکانە هەمووی کردەکردی کەڵەشێرە هەر بۆ ئەی مریشکەکە بێتە نزیکی و بەسەریا بفسێ کە بەسەریا فسا تەواو لێی دوورەکەوێتەوە ئەڕوە لەبەرەوە کەرامەتی ئەم ئافرەتە لێرە ناپارێزرێ کەرامەتی ئافرەتی هەموو ئافرەتێکی متەزین ئەوەی کە بێدینیشە لە ئەوروپا ژەژی ئەویش باوەڕی وایە کە بێوێ لەگەڵ پیاوێکا بژی و خێزان دروستکە مناڵ بخاتەوە لە چوارچێوەی ماڵێکا بژی لەبەرەوەی ئیسلام تەمان پارێزگاری ئەوەشی کردو بۆیە ڕێگاکانی زیناشی گرتووە چونکە زینا بەڕاستی ماڵەکان وێرانەکە کۆمەڵگە هەڵەوەشێنە عەداوەتێکی زۆر و دژمنکاری و کوشتنێکی زۆریش لە بینی خەڵکیە دروستەکە هەر لەم ئەوروپایە لەم ئەوروپای وڵاتی ئەوروپی نییە کە ڕۆژانە خەبەری لێ نەبیستین یا خەڵکێک گەچێتە زیندان لەوێ ئەبیستین سەبەبەکە ئەوێ لەسەر مێینەیەک شەڕیان بوو مێینەکە گەر بە زینا بە بەشی هەمویانەکە بەڵام کوڕەکان شەڕیانە لەسەری نێرینەکان شەڕیانە لەسەری ئەوە لە بەرەوانەیە کە خوای پەروەردگار ڕێگای لێگرتووە ئینسانی مسلمانیش حتمە نەبێ ئەوانە بپارێزە ئەمما مجتەمەعێکەوە خۆی داڕزا و خۆی دوورە لە ئیسلامەتی دوورە لە ئەخلاقی پارسەنگ وەکو مجتەمەعی لەشفرۆشەکان ئێوە خۆی ئەگەر ناچار نەبوو بێ بۆ لەشفرۆشی ئەوە بەڕاستی ئینحرافێکی لە سیما و سیفەتی بەشەریەتەکە کردو